زانیاری نوێ لەبارەی کۆتایهاتنی کۆبوونەوەکەشەوە. بەڵێ شوان هەر ئێستا کۆبوونەوەی جڤاتی نیشتمانی بزووتنەوەی گۆڕان کۆتایی هاتووە کە هێشتا ڕاگەنراوەکەیان بڵاو نەکردوێتەوە. ئێمە چاوەڕێەوەین قسە لەگەڵ ئەندامانی جڤاتی نیشتمانی بزووتنەوەی گۆڕاندا بکەین کە دێنە خوارەوە لێرەکە کۆبوونەوەکە تەواو بووە. هەر ئەو ئەندامانی جڤاتی نیشتمانی بزووتنەوەی گۆڕان بەشێکیان ئێستا هاتوونەتە خوارەوە، بەڵام هێشتا بەلاغەکەیان بڵاو نەکردوێتەوە کە لەسەر چی ڕێکەوتون بڕیاری جڤاتی نیشتمانی بزووتنەوەی گۆڕان چییە. ئەو کێشە ناوخۆیانی هەرێمی کوردستان کە باسییان کرد کە قسەکردن بوو لەسەر پەرلەمانی کوردستان، لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها لەسەر هەڵوێستی بزووتنەوەی گۆڕان لەسەر بارودۆخە سیاسی. ئێستا هەرێمی کوردستان هێشتا باسی ئەو گۆڕانکاریانیان نەکردووە کە دەیانەوێت چی بکەن و هەڵوێستیان و خۆی ماوە یان نا. چاوەڕێوە دەکەین گوایە شۆڕش حاجی و تەبێژی بزووتنەوەی گۆڕان قسە دەکات. ئەمە چەند ئەندامێکی جڤاتی نیشتمانی بزووتنەوەی گۆڕان ئەمەیان بێمەوت. ئێمە هەر چاوەڕێ ئەوە دەکەین بزانێکین ئایا بزووتنەوەی گۆڕان ئەوەی ئەو خاڵانی کە باسییان کرد پێشتر لەسەر پێشنیازەکانی یەکێتی نیشتمانی کوردستان جڤاتی نیشتمانی هەڵوێستی چی بوو و قسەی تر دەکات لەسەر ئەوە یان ئەوەی کە کراوە هەتەنها هەر ئەو قسەکردانە بووە. ئەمەی چێکە لە ئەندامانی جڤات ئوستاد ئەوکو ئەندامی جڤات لەسەر کۆبوونەکە لەسەر چی ڕێکەوتن؟ ئێمە جارێ هیچ قسەیەکمان ئێمە هینمانێ ئێمە لێدوانمانداوە کۆبوونەکە دانی باسی ئەوتان کرد وەڵامی پێشنیازەکانی یەکێتی نیشتمانی کوردستان. ئێمە بەلاخەمان بڵاوە بێتەوە ئەوە ئەتوان سوود لەوە ئەتوانن سوود لەوە وەرن. ئەندامانی جڤاتی نیشتمانی بزووتنەوەی گۆڕان زۆربیان باسی ئەوە دەکەن کە ئەو ڕاگەیەنراوەی کە هەیەە دەیانەوێت تەنها ڕاگەیەنراوەکە هەڵوێستی بزووتنەوەی گۆڕان بێت، چونکە لە کۆبوونەوەکەشدا بە ئەندامانی جڤاتی نیشتمانی بزووتنەوەی گۆڕان وتراوە کە خۆیان بەدوور بگرن لە لێدوانەوەی کە ئەگەر هەڵوێستێکە بێ هەڵوێستی بزووتنەوەی گۆڕان بێ دەبێت وتەبێژەکەی باسی بکە. ئەو ڕاگەیەنراوەی کە دەوترێت وتەبێژەکە بڵاوی دەکات و پاشکەمێکتر دوکتۆر شۆڕش حاجیە. ئێمە چاوەڕێ ئەوە دەکەین پێناچێت ئەو دوکتۆر شۆڕش حاجی بێتە خوارەوە و قسە کا بۆ دەستگاکانی ڕاگەیاندن، تەنها ئەوەیە دەوترێت بەلاغەکەیان بڵاو دەکەنەوە. ئێمە چاوەڕێ ئەوەین کە بەلاغەکەیان بڵاو بۆ بزانێکین ئەو هەڵوێستانی کە هەیەە چی بوت. بەڵام لەسەر کێشە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی چڕپڕ قسان کرد لەسەر پەیوەندی نێوان گۆڕان لەگەڵ لایەنە سیاسیەکاندا و هەروەها خۆیان دەڵێن باسی پێشنیازەکانی یەکێتیشیان کردووە. بەڵێ شوان سپاس بۆ هێمن مەحموود پێیان لێرمان لە سلێمانیەوە بێگومان دواتر